ڕێز فەیساڵ ئیسترابادی باڵێزی پێشووتری عراق لە نەتەوەیەک گرتووەکان لەگەڵمانە سەبارەت بە داهاتووی پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق و گرنگی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان. بەڕێز باڵێز بەخێر بێن، خۆشحاڵم لەگەڵمانی. سەرەتا پێم خۆشە لە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکاوە دەست پێ بکەم. ئێستا پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا لە چه ئاسێکدا بە تایبەتی دوای بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق؟ من پێم وایە کە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا لە بەرژەوەندی هەردوو لایە لە پەیوەندیەکانیان باشە. ئەم ئیدارەیە ئێستا سیاسەتێکی وای پەیڕەو ناکات کە پەیوەندیەکانی خراپ بێت لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق، بەڵکو سیاسەتێک پەیڕەو دەکات کە دژی ئێرانە وا کار ناکات کە دژی بەرژەوەندیەکانی عێراق بێت. ئەمە هەڵوێستی خۆمە، من پێم وانە کە ئێستا سیاسەتێکی وە خراپ هەبێت لە ئەمریکا و دژی عێراق. زۆر باشە. پەیوەندی ئابوووریەکان لەسەر ئاستی ئابووری و لەسەر ئاستی وزە چۆنە ئێستا؟ من پێم وایە دوو بەرژەوەندی استراتیژی هەیە ئەمریکا لە ناوچەکە، لەوانەش عێراق بە تایبەتی. سەرەتا نرخی نەوتە، دەیەوێت نرخی نەوت دابەزێت، نایەوێت نرخی نەوت بەرز بێتەوە، چونکە کاریگەری لەسەر تەواوی جیهان دەبێت و هەروەها بابەتی دووەمی پەیوەندیەکانیان لەگەڵ عێراق ئەوەیە دەبێت لەسەر ئاستی جیهان بەرژەوەندەکانیان فراوانتر بکەن و نابێت عێراق ببێتە هاوکاری ئێران لە فرۆشتنی نەوتی ئێران و هەروەها دەبێت دوورکەوێتەوە لەوەی کە یارمەتی ئێران بدات لە فرۆشتنی نەوتەکەی. هەر ئەمەش وای کرد کە ڕێکەوتنێک کرا بۆ ئەوەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە لە ڕێگەی جیهانەوە. من بەڵچوونی من پێم وایە باسی ئەو ڕێکەوتنە بکەم. ئەم ڕێکەوتنە تا چەند گرنگی هەیە کە سبەینێ کاتژمێر 6 دەست پێکاتەوە؟ من پێم وایە زۆر گرنگ دەبێت. من هەمیشە لەو باوەڕەدا بووم عێراق و هەولێر یاخود با بڵێن بەغدا و هەولێر بتوانن پەیوەندیەکانیان باش بێت. بەداخەوە پێشتر چەند ساڵێک تێپەڕ بوو، چەند مانگێک لە دانوستانەکان تێپەڕ بوو، نەتوانرا بە زوویی هەناردنەوتی هەرێمی کوردستان دەست پێکاتەوە. بەڵام ئێستا ئاماژەیەکی دڵخۆشکەر هەیە کە ڕێکەوتنێک کراوە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و من پێم باشە کە ئەمە ڕێکەوتنە بەردەوام بێت و با بڵێن بودجە و موچەی و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بنێردێت. بڕینی موچە و بودجەی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە کارێکی هەڵە بوو، نابێت ڕووداتەوە. زۆر باشە. لەوەتەی ئەم پرسە هەیە گفتوگۆکردن لەسەر هەناردەکردنەوەی نەوتی کوردستان، ینی ئەمریکا بەردەوام لەسەر هێڵ بووە لەسەر ئاستی باڵا و ئەم ڕێکەوتنە کاردارەوەی مارکۆ ڕۆبیۆ بەدوایە هات. ینی ئەمە ئەم فشارانەی ئەمریکا لەسەر عێراق تا چەندە وای کرد کە ئەم ڕێکەوتنە بکرێ؟ Ryan Crocker باڵێۆزی پێشتری ئەمریکا بۆ عێراق کارێکی باشی کردو، کاریگەریەکی باشی هەبووە لە سیستمی ئیدارەدانی عێراق و پەیوەندیەکی باشی هەبووە. من پێم وایە کاتێک کە ئەمریکا ڕۆڵێکی ئەرێنی گێڕاوە لە بەغدا و لە هەولێر
شتی باش ڕووی داوە و ئێستاش لەو چوارچەوەیەدا کاتێک کە ئەمریکا ڕۆڵی هەبووە لە لێنزیکردنەوەی لایەنەکان و فشاری کردووە کارێکی باشی کردووە بۆ ئەوەی هەردوو لە بگەنە ڕێککەوتنێکیان کردووە بۆ ئەوەی سوود بە هاوڵاتیانی هەردوو لا بگەێنێت. زۆر باشە جنابی باڵێز، ینی داهاتووی کەرتی وزەی عێراق بەرەو کوێیەکێ چۆنە بێ؟ ئەمریکا ڕۆڵی چییە بێ لەمەیە؟ من پێم وایە سیاسەتی ئەمریکا و عێراق تەڕادەیەک تێک هەڵکێشە. ئیدارەی ترامپ هەمیشە هەوڵی داوە کە هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە و هەوڵی داوە عێراق لەسەر پێی خۆی بۆستێت و لە ڕووی وزەوە سەربەخۆ بێت و پشت بە وڵاتانی دیکە نەبەستێت. عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە بەهۆی گۆڕانەکانی کەشوهەوا کاریگەر بووە و بەرژەوەندیەکی زۆر هەیە لە عێراق بۆ ئەوەی داهاتی خۆی ئابووری خۆی فرەچەشن بکات، چ لە باشوور بێت چ لە هەرێمی کوردستان بێت. ئەمە تا ڕادەیەک ئالۆز بووە بۆ ئەوەی ئابووری خۆیان فرەچەشن بکەن، بەڵام ئێستا دەبێت هەوڵەکان چڕ بکرێتەوە لە هەرێمی کوردستان لە عێراق بۆ ئەوەی ئابووری فرەچەشن بکات وەک وڵاتانی دیکە سعودیە و وڵاتانی دراوسی عێراق، چونکە فرەچەشنکردنی ئابووری لەسەر ئاستی داهاتوو کاریگەری زۆر باشی دەبێت. زۆر باشە تا چەنە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان ینی خواست و ینی پێویستی بازاڕی گیانی پڕەکاتەوە؟ من پسپۆڕی نەوت و بازاڕەکانی جیهان نیم، من کەسێکی سیاسی و یاسایم زیاتر پسپۆڕی سیاسیم، بەڵام بە بۆچوونی من ئەم بەجێبەجێکردنی ئەم ڕێککەوتنە لە نێوان بەغدا و هەولێر زۆر باشە. بەجێبەجێکردنی ئەم ڕێککەوتنە دەکرێت نەوتی زیاتر لە هەرێمی کوردستان بەرهەم بهێنرێت، لە عێراق بەرهەم بهێنرێت. ئەم نەوتە کە هەناردەی دەرەوە دەکرێت بە دڵنیاییەوە سوودی بۆ بازاڕەکانی جیهان دەبێت، بازاڕی وزەی جیهان سەقامگیر دەکات و بۆچوونی من ئەوەیە کە هەولێر و بەغدا دەبێت لە هەمەهانگیەکانیان بەردەوام بن. کاتێک کە بەغدا هەمەهانگی لەگەڵ هەولێر دەکات بەغدا بەهێز دەبێت، کاتێک کە هەولێر بە هەمەهانگی لەگەڵ بەغدا دەکات هەولێر بەهێز دەبێت. باش جنابی باڵێز، ئەو ڕێککەوتنە چەند سوودی بە عێراقە بێت، چەند سوود بە عێراقە گەیەنێ؟ ئەمە دەوەستێتەوە سەرکات ئەوەی کە ئێمە هیوا دەخوازی سەرۆکوەزیران سوودانی نایەوێت دژی ئەم ڕێککەوتنە بێت بەهۆی هەڵبژاردنەکانی مانگی 11 عێراق و دەیەوێت هەموو شتێک بکات بۆ ئەوەی لە دەسەڵات بمێنێتەوە. دەبێت کارێک بکات ئەم ڕێککەوتنە جێبەجێ بکرێت و لە سوودی هەمووان بێت. من هیوادارم ئەم ڕێککەوتنە جێبەجێ بکرێت و هەمەهەنگی نێوان هەولێر و بەغداد بەردەوام بێت، چونکە هەمەهەنگی نێوان هەردوو حکوومەت لە بەرژەوەندی تەواوی خەڵکی عێراقە. بەڕێز فەیسەڵ ئیسترابادی باڵێۆزی پێشووتری عێراق لە نەتەوەیە گرتووەکان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.